الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. همولا بخير بين بناويك أقوى بخيرات نتانكم إن شاء الله. مجلس كمان مجلسي عقيقة سنة بغمر إخوة صلى الله عليه وسلم. أما دبون للسنة بغمر إخوة صلى الله عليه وسلم أجرى وبعبادة حسابه وكي كاش خزم ودوست وناسي وقت عندي وكسي لي رحم وجاري كاش بابا أجر شوار قصي خيري شتيا كين أوجه ذكرى بويا سيجا عربي بأجر إن شاء الله بهم ولا أكمان خوي بردقال لي من قبول بكاو أجر من بداته ولا قيامته ونيداته وبناو شاون معنا. طبعا لبر أوي مجلسك حقيقة بو ومن على كشمان كجبو كم لبابتي پروردهی باسكين وبتايبت لمسألة كتانا. طبعا الله جل جلاله لقرآن كباسي من ضالمان بوكا فرمي يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور. قد بناتك أفرمي الله جل جلاله بدياري من ضالي كتش أداب هرخان وديك كبيوة ومن ضالي كورج أداب هرخان وديك كبيوة وآياتك كتش بيشخة فرمي يهب لمن يشاء إناثا هرخان وديك الله جل جلاله بيوة هل يبشيري من ضالي بيبدا من ضالي كتشي بيدا زانان ما نفرمون أما فضلي كتش درخا معيد كدواتر فرمي ويهب لمن يشاء الذكور أو كسشي بيوه أو من ضاليك كوري بيدا. وقرآن ريزبنديكي كديت هرشتيكي بيش خست بيه بس هرشتيكي أو علامتي ويا أو اشتبه اشترى له بو خاونكي بو إنسانك جابوه زانان ما نفرمون هو معناه ويا أجر كتشي بيدرا دو جار دل خوش با أجر بو كور جاري دل خوشي بو كتش دو جار دل خوش با شكا والله جل جلاله توي تايبت كردوه بأجرك تايبت. حسني بصري رضا ورحمة الله إليه بفرمي كتشكان فرمي حسنات فرمي البنات حسنات فرمي والحسنات تؤجر عليها حسنات يشاكا فرمي أجري لسر ورقري أفرمي والذكور نعم والله من يرينا كان كركان نعمة أفرمي والنعم محاسبون عليها أفرمي نعمة كانش محاسبة أكرين لسري بيبراسي لپرورده كردني كتشكتا تو أجر ورقري لپرورده كردني بابرين كركتا محاسبة أكري بيبراسي بيبياو بوقي عدو بناو خلق پرورده كري كتشيش بناو مال پرورده أكري أورونو أشكرها الرجال قوامون على النساء و بو أفرتان جفرمي وقرن في بيوتكن هم استقرار وهم يقارج لما على كانت أنا وبأن بناو مال پروردكي وأيش بو دروي مال عاد تنوشي بو دروي مال پروردكي بركوتني زياتر لقال خلقا بو پروردكي قرسترا پروردكي قرسترا اگر كمكوريت يا هبه لتعامليا بون منقولي خلق ببره بون منا دو زماني بك بون منا جوان فراش بك بون منا غيبت زور بك بون منا تزيب بك بون منا شرب بك بون منا هرچی بك تو بر پرسیله ويا به بو درو پروردگی پروردگی جوان و پروردگرنیشی قرسترا لبروي چوار دوري او قربالخت بجان زالترا بلان بو افرد لماله هر وند پروردگی بك چون منالك پرورده بك چون گورايالي مردكي بك تا كبدا خو انسان برو جوره پرورده نماو او جوره پرورده نما دوکانو کو یک پرورده زور مال هي یک چکی قرآن پرورده کرد یا قرکی چانه پرورده کرد خو وار راحت و یک تربیته و سیره کی نک چکی افرت یک بمعنى كلمه افرت بين قرقشي بيا بمعنى كلمه بيا كما بيوكو خومن بيا وادروس كان قوام بيجني جو وادروس كان سكنابه استقرار وقاري لنا ما كان وقرنا في بيوتكن كالله جل جلاله وافر بافرتان يعني ايه واجر بو وقار ورز وشكو اجرن لما لاقي خوتانا واجر بو استقرار واسودي وارامي جرن هلا ما لاقي خوتانا رام امام روان تيغانين كابيم كچا كوربو يتر خوي بالتل بهموش يا مكياج بكاو سكال مكياج شانما تجميلات بعامه بهم يبكى بروات دروا جليكي تسكو تروسق لبربكا خوي برازينتو بو بياوي خلق خدمتي بياوي خلق اما لناو كومالغاي
بەناو مسلمانە بۆ پێشکەوتن، بۆ بە خوێنەواری، بۆ بە ثەقافەت، بۆ بە تێگەیشتن. بەڵام ئەگەر بێت و هەمان شت بۆ مێردەکەی خۆی بکە بۆ بە دواکەوتووی. یعنی ئەو جلەی جوانە بۆ مێردەکەی خۆی لەبەرکە، ئەو ڕەنگ و ڕۆی جوانە بۆ مێردەکەی خۆی بێ، ئەو خزمەتی جوانە بۆ مێردەکەی خۆی بکە، ئەوە بەچی؟ ئەوە دواکەوتوی، ئەوە پیاوسالاری. بەڵام بۆ پیاوی خەڵکی بکە پیاوسالاری نییە، ئەو شتێکی باشی کردووە. بەڵام بۆ پیاوەکەی خۆی بکە، بۆ باوکی خۆی بکە، بۆ برای خۆی بکە، پیاسالاریە. مێردەکەی محاسبەی بکە، تۆ چۆن محاسبەی کچی منەکەی، بەس مدیری ئیشەکە محاسبەی کچەکە بکە، ئەوە لە ئیشەکەی چێکە پارە وەرەگرە لەسەری. ئەین کارە ساتە شتەکانمان عکس کردوێتەوە و شتەکانمان لەناوە عکس بۆتەوە، بە حسابی خۆمان پەروەردەیەکی دروستی کچەکانمانەکەین. بۆیە کە پەروەردەکەمان سەقەت بوو نەمانتوانی ئافرەتێک دروستکەین سوکنابێ بۆ مێردەکەی، نەمانتوانی ئافرەتێ دروستکەین ناو ماڵ بەڕێوە بەرێت. وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ المەرأة ڕاعیەة لەکوێ؟ فی بەیتی زەوجیها. ئافرەت بەرپرسە لەکوێ؟ لە ماڵی مێردەکەی. ومەسئول عن ڕاعیەتیها، و پرسیاری لێ ئەکرێ لەبارەی بەرپرسیارەتەکەیەوە لە ناو ماڵی مێردەکەی. ئەگەر وەکو خۆی چۆن شەرع فەرمانی پێ کردووە ئەو ناو ماڵی نەبرد بێ بەڕێوە، لە قیامەتە لەسەر ورد و درشتی محاسبە ئەکرێ، دەرنەچێ پەنا بە ئەڵڵا بۆ جەهەنەم بۆ سزایە. بەڵام ئەمڕۆ وا تێگەشتووە کە ڕاعیەة فی دائیرەتیها فی دەوامیها وفی عملیها. نا با بڕۆ ئاگاداری دەوامەکەی بێ و دایرەکەی و ئیش و کارەکەی. ئەی ماڵ و مناڵ چییە؟ هەڵیەمە حەزانەوە بەشگیری قوتوبە خێویەکاو بە حیاتی ناینێ بەسنیەوە لەو لا شۆڵیاتە حەزانەوە هەر نایبینێ لە شەو ڕۆژەکە 12 ساعت و دایشێتەوە لە مناڵم بەخێو کردو. تۆ بەس بۆ خەوەکە لەگەڵی کام مناڵ بەخێو کرد چۆن لە ڕوویە سبینە بڵێ ڕۆڵە بەخێوم کرد. تۆ بەس بۆ خەوەکە لەگەڵ یابوو. ئاجا بۆیە بەڕاستی شیرازەمان تێگاوە ئەو یاسای ئەڵڵا جەل جەلالوهو بۆی داناوین کە کچەکانمان چۆن پەروەردە بکەین، کوڕەکانمان چۆن پەروەردە بکەین، عکسمان کردوێتەوە یاخود تێکەڵاوی یەکمان کردووە بەو شێوە، نە پیاومان وەکو پیاوماوە نە ژنیشمان وەکو ژنماوە. بۆیە دوایی کام دوانە بەیەکەوە کۆوە بنەوە ناگونجێن. ئەمەڵێ سیرە وەڵێ پیازە وەڵێ شێرە وەڵێ ڕێوی هەتا وەکو سەرنجامەگەن بەچی باجیابینەوە. محکەمەکان شاهیدن لەسەر جیابوونەوەکان، تر پێویست ناکەم لەوە زیاتر لەسەری بڕۆم. بۆیە بەڕاستی ئێمە بێ بگەڕێینەوە بۆ پەروەردەکردنی کچەکان بە شێوەیەکی جوان کە ئەبێتە مای خێر و بەرەکەت هەم بۆ دنیامان و هەم بۆ قیامەتیشمان. رسول الله صلى الله عليه وسلم فەرمی هەر کەسێ دوو کچێ بێ، خوشکی بێ، کچی بێ، هەر کچانێک بن پەیوەست بن بەوەوە، فەرمێ پەروەردەیان بکە لەسەر دین، لەسەر ئەخلاق، لەسەر ڕەوشت، و فەرمێ نەفەقەیان بکێشێ و ئیحسانیان لەگەڵا بکە، ئەو پەڕی باش بێ لەگەڵیان تا ئەگەنە ماڵی مێردی خۆیان. ئەفەرمێ من و ئەو لە بەهەشتا ئاواین. ئیتر زانایان ئەفەرمون یعنی ئەگەر ئەمە پلەی ئەو بێ ئەمە پلەی رسول الله صلی الله عليه وسلم. هەندێکە فەرمون ئاوا یعنی ئەوەندە لە یەک دوورن. لە ڕیوایەتێکی تریشە ئەفەرمێ و ئەبنە حیجاب بۆی لە ئاگر، تۆ ئەتخاتە بەهەشتەوە ئەو پارێزێ لە ئاگر و ئەم کچە ئەگەر جوان پەروەردەیەکە بۆچی جوان پەروەردەی ناکەی؟ يعني سير كرسول الله صلى الله عليه وسلم بوشي وفرمي هر كسي دوك چاوا پرورده بك بينا ربر چاوا لم شاري سليمانيه است حاليا 30,000 مال مان هبه يكي دوك چيانه به ام دوك چا اوا پرورده بكن اما چند دايك پرورده بو 60,000 دايك پرورده بو 60,000 مالي بي اودان بو. يعني سيري رسول الله صلى الله عليه وسلم شلون للريشو اصلاحك تو 60,000 کچی ئاوا پەروەردە بێ لە شارەکەتا ساڵێکی تر ئەمانە شویان کردووە مناڵیانە بێ و چەندی کە هات بۆ 30 ساڵی تر 40 ساڵی تر ئەمە چەندی تر هات ئەوەی تر هەموو دایکەکان چاک بوون و بۆ شێوەیە هەموو وڵاتی شاکە بێ موشا چاکە بێ. بۆیە رسول الله صلى الله عليه وسلم ئەبۆ شێوە ئەفەرمێ و حەسەنی بەسریش ڕەحمەتی ئەڵڵای لێبێ لە ڕوانگەی ئەو فەرمودەیەوە ئەفەرمێ کە ئەفەرمێ کچەکان ئەفەرمێ حەسەناتن ئەجری لەسەر وەرەگری کە تۆ بەو شێوە پەروەردەت کرد تەواوی تر دەستکە و دەبارێ بەسەرتە لە قیامەتی شتا لە دنیاشتا بەڵام بەخوا کەلات دالەوە پەنا بە ئەڵڵا بەرەو تیا چوونە ڕێی. بۆیە بەڕاستی گرنگە پیاوەکان بچنەوە بە خۆیانە بۆ پەروەردەکردنی کچەکانیان. ئێساش نەچووە لە دەست بچێ ئەنێ کچەکەت شووی کرد بێ بڵێ دەسم دەرچوە دەست دەرنەچوو سە چوار قسەی خێری بۆ بکە ئەم بەشەی کە لە ژیان تاماوە ئینشاءالله ئەڵڵا جەل جەلالوهو هەمووی وەکووە بۆ حسابەکە دەست دەرنەچوە.
دایکی بە هەمان شێوە برای بە هەمان شێوە نەسیحەتی خێری خوشکەکانت کە مەبە بە نەسیحەتکاری شەڕ بۆیان تۆ مەبە بە یارمەتی دەریان لە شەڕە کە بەڕاستی ئەمڕۆ بەداخەوە یعنی زۆرێک لە باوکان و لە دایکان و لە برایانی ژەبنە یارمەتی دەر لە شەڕە بۆ کچەکانیان و بۆ خوشکەکانیان و بۆ دایکانیشیان تەنانەت کە بەڕاستی ئەمە کارە ساتێکە ئەمڕۆ تێکەوتوین نازانم یعنی ئەوەی کە لە ناو خەڵکەیە ژیا بێ و قەزیە و مەشاکیل و کێشەی دیبێ تا ڕادەیەک ئەگەر خۆشی تووشی نەبوو بێ هی دەرودراوسێ خزم کە سوکاری دیبێ زانێ سەبەبەکەی ئەوەیە ئەم یاسایی ئەڵڵا جەل جەلالوهو شکێنراوە کە فەرمێ لەیسە الذەکەڕ کەلئونثە نێر وەکو مێ نییە تا نێر پەروەردەیەکیە مێ پەروەردەیەکیە نێر حەق و حقوقی خۆی هەیە مێ حەق و حقوقی خۆی هەیە نێر ئەرک و فەرمانی خۆی هەیە و بە هەمان شێوە مێ ئەرک و فەرمانی خۆی هەیە زۆر کەسە بینی بە حسابی خۆی مسلمانیشە زۆر بە شانازی ڕگاڵێ من فەرق ناکەم لە بین و کوڕ و کچمە چۆن نەبێنیکی وەڵا بێ کچ وەکو کچ پەروەردەکرێ و ئامادە بکرێ بۆ دایکایەتی و کوڕیژە بێ وەکو کوڕ پەروەردەکرێ و ئامادەکرێ بۆ باوکایەتی ئێ تۆ کچەکەشێ وەکو کوڕ پەروەردە کردووە بۆ کە کابرایەتە داوای ئەڵێ کچە پێم ێ بڵێ وەڵا نێرینەیەکم پەروەردە کردووە نێرینەیەکە پێم ئەی کە کوڕەکەتە وەکو کچەکەت پەروەردە کردووە بۆچی داوای کچی بۆکەی ها ئێمە جودای کچی بۆ بکەی بۆیە بەڕاستیە بێ ئەم وەکو پیا پەروەردەکرێ ژۆ کوژن پەروەردەکرێ هەتا وەکو بتوان ماڵێک بەڕێوە بەرن چونکە بەو دوانە تەکمیلەی ماڵە بێ و ماڵە بێ بەڕێوە خۆ گەر زەوج نەبێ بۆی ئەو وەختا بێ بەچی بۆی ئەبێ بە قەرین بۆی ئەبێ بە نیت بۆی ئەبێ بە هاوتا بۆی ئەبێ بە کەسێک کە بەرامبەری بوەسێ تۆ بێ زەوج بێ بۆی ئامادە بێ گوێڕاڵی کاو لە فەرمانی دەرنەچێت بۆیە بەڕاستی پەروەردەکردنی کچ لەسەر ئەو ڕەوشتە کە بە قسەی مێردەکەی بکە و پەروەردەکردنی کچ لەسەر ئەو ڕەوشتە کە ماڵ بەرێ بەڕێوە کە مناڵ پەروەردە بکە ئەمە بۆتە بێ بە سەدەقەت الجاریەش بۆتە بێ بە سەدەقەت الجاریە یعنی ئیمامی عومەر کاتێک کە بە ناو مەدینەیە گەڕا بیستی دایکێک بە کچەکەی ئەڵێ تۆزی ئەو بکە شیرەکە وتی بۆچی بیکەم حرامە گوناحە نەو بیست و عومەری کوڕی خەتاب قەدەغەی کردووە ئاو بکرێتە شیرەوەتی عومەر لەکوێ تیایکە ئەم بەیانەی بێنەی فرۆشین با زۆر بێ با پارەمان بۆ بکە ئەوە بوو فەرمووی چی فەرمووی ئێخۆ عومەر ئاگای لێ نییە خۆ خوای عومەر ئاگای لێ ئەبۆ کەلیمەی ئیمامی عومەر زانی ئەم ئافرەتە چه ئافرەتێکی لێ دەرەچێ ئەوە بوو هێنای بۆ یەکێ لە کوڕەکانی هێنای کردی بە خێزانی یەکێ لە کوڕەکانی ڕۆژ هەموو کوڕەکانی کۆ کردەوەتی کچێکم دۆزیوە تۆ کامتانەی خوازن هەمووی وتی ژنمانەیە تا یەک جانوتی وەڵا منەی هێنم سەر بە قسەی باوکی کرد زانی باوکی ئافرەتی خراپ نادۆزێتەوە ئەوە بوو کچەکەی خواست بۆ کوڕەکەی دوایی لەوە کێ دروست بوو عومەری کوڕی عەبدولعەزیز دروست بوو عومەری دووەم دروست بوو بۆ لە بەڕێ ئەمە کچێکی لە خواترس و دیندار ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ڕێنمانی کردی فەرموویەتی چی فاظفر بذات الدین تەریبەت یەداک تۆ دەست بگرە بە دینی ئافرەتەوە دەسێ بە بەرەکەت ناچێ بەڵام ئەگەر تۆ دەستگیری بە شتەکانی تریەوە ڕا دەسێ بە بەرەکەتە ناچێ دەزەگری بە جوانیەوە تۆ لەگەڵ ئەخلاق و ڕەوشتەوە هەرسکۆتەکەی لەگەڵ شکڵ شێوەیە نایکی دەزەگری بە دەوڵەمەندیەوە تۆ لەگەڵ ماڵ و سەر و سامانە نایکی لەگەڵ ئەخلاق و ڕەوشت و دی نایکی دەزەگری بە هەر شتێکەوە ئافرەت کە لە ئەڵڵا ترسا جەل جەلالوهو ئاوا پەروەردەکرا بوو ئەبێ بە خێر و بەرەکەت بوو هەموو عایلە کە بەس کە بۆ شێوە پەروەردە نەکرا بوو بەڕاستی کارە ساتەوە ئەم پەروەردەیەش لە ئەستۆی هەمومانایە بە نەسی ئاەت کە فەرمێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە یا ئەیها الذین ئامنوا ئێوانە ئیمانتان هێناوە خۆتان و ماڵ و مناڵتان پارێزن لە ئاگر یعنی تۆ ئێستا خۆت و ماڵ و مناڵ لە لێواری ئاگرە ئاوا ژیاوی ئەگەر ئیمانداری ئەڵێ یا ئەیها الذین ئامنوا لەگەڵ تۆیەتی ابن مسعود فەرمێ کەوتی یا ئەیها الذین ئامنوا یەکسەر ئەگەر ئیمانداری گوێی لێگرە چونکە ئەوە یا خێرێکە فەرمانە پێگایان شەڕێکە قەدەغەیەک هەڵی فەرمانە پێگایان سە چی خۆت و ماڵ و مناڵێ پارێزە لە ئاگر شایستەی ئاگری مەکە ئەمڕۆ بەعکسەوە خەڵکێکی زۆر ماڵ و مناڵ شایستەی ئاگرەکە نایپارێزە لە ئاگر بەچی ئەسڵەن هەر پێی ناڵێت تەوحید چییە جارە خۆی هەر نازانێت تەوحید چییە تا فێری ماڵ و مناڵیکە هەر پێی ناڵێت شیرک و کوفر چییە خۆی هەر نایزانێت تا فێری ماڵ و مناڵیکە نازانێت سنت چییە نازانێت بدعەت چییە هیچ نازانێت ئاگاداری ئەم شتان نییە بگرە ئەو ئەلفاظانە کە بە بەردەمی شیعە ڕقی لێتی يعني كباسي بدعتك كما لفظك الشرعية هم جمعة بدم رسول الله هاتوا صلى الله عليه وسلم فرمتي كل محدثة بدعة وكل بدعة ضلالة كتباسي قال أمان بدعة وجد دي رسول الله وأبوه هم جمعة لو تاريا وايدو تو بيونا خوش باسكري حكمك الشرعية رسول الله قد غير دو بقوم رايدانا فرمتي لا أجرات وبي بستم
باش چۆن ئەبێت تۆ مێ سەفێری ماڵ و مناڵە نەکەی چۆن ئەبێ ئەم شتانە نەزان يعني ئەڵێ قورسە بەڵام نردێتی بۆ دەورە ئینگلیزی بۆ ئینگلیزی قورسە ئەو دوو کەلیمەیە بۆ شەرحکەی ئەڵێ قورسە بەڵام مناڵەکەی فیزیای تەواو کرد کیمیای تەواو کرد بۆ کامیان قورسە ماتماتیکی تەواو کرد ئەوەی تەواو کرد لەسەر لوغەی فەڕەنسی و چینی وەمانە ژاتەوە خەڵک فێریە بێ لە جامیعەکان و نەکانای خوێنێ و کۆلێج باشە تۆ بۆ ئەم ئافرەتە ئەم کچۆڵەیە ئەم کوڕە 20 ساڵ لە بەردەستا بوو عین بۆ نەوتوانیوە فێری ئەو بەشەی دینەکەی بکەی کە پێویستێتی کە بەڕاستی تۆ بێ ئێستا بزانی چی بەرەو ئاگرێ بە و چیش بەرەو بەهەشتێ بە بێ ئەوە فێری مناڵەکات کەی کە بەرەو بەهەشتێ بە وەبی پارێزیلەوەی کە بەرەو ئاگریە بەم ئاتە وات فێڵێ خۆت و ماڵ و مناڵ پارێزە لەوە ئاگرە ئیتر تۆ لە ژێرم بەرپرسیارەتیای تاگەیتەوە بە ئەڵڵا جەل جەلالوه جا قوڕ بەسەرەوەی کە لەوانەیە خۆی پاراستێ بەس ماڵ و مناڵی بۆ ئاگر ناردووە لەوانەیە ماڵ و مناڵی پاراستێ بەس خۆی بەرەو ئاگر ڕۆشتووە ئەوەشمان هەیە بەس تۆ نەجادبوونە ڕزگاربوونێ لەوەیە هەردووکی خۆشت و ماڵ و مناڵیش پارێزی لا ئاگر لا ئیمامی عەلیان پرسی ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێبێ هەر لە ئیمامی عومەریشەوە هاتووە پرسیار لەویژەکەن چۆن خۆمان و ماڵ و مناڵمان پارێزن لا ئاگر ئەفەرمێ خۆتان حرام و حەڵال فێر بن فێریوانیش کرد خۆتان حەق و باتیل فێر بن فێریوانیش کرد معقول نێت تۆ بە دوای هەموو شتێکا بڕۆی یعنی بە دوای دینەکەتان نەڕۆی هەتەوێ کیلۆیە تەماتە بکڕی ئەگەڕێی بزانی کێ تەماتی جوانەیەتی بەڵام بۆ دینەکە دوانەبی بۆ کامیان قورسە کامیان گرانە هەتەوێ قاتێ جل بکڕی ئەگەڕێی بە دوای قماشی باشە بە دوای خەیاتی باش بەڵام بۆ دینەکەت گوێ نایتێ ناڕۆی بە دوایە هەل هەر کەسێ بێ هەر چیەک بێ ئەڕواتە ناوە ئەگەر تااقەتە بوو کاری پێ بکەیت وەگەر تااقەتە بوو کاری پێ نەبی ئەمە کارەسا دەبڕاستی کێمە لە سەردەمێک ئاژین سەردەمی کێ ڕەسوڵ الله سەردەمی بە سەردەمی دەجالونە کەذابون ناوبردووە فەرمی ئێوە لە سەردەمێکە ئاژین دێتە پێشەوە بەسەرتانە لەو آخر زەمانەیە کێ قسەتان بۆکە لە دینەکەتانە زۆربەی دەجالونە کەذابون دەجال و درۆزنەکان قسەتان بۆکەن هەمووی حیزب دایانێ هەمووی وڵاتان دایانێ هەمووی گروپ دایانێ جەماعەت دایانێ هیچی بۆ ئەڵڵا نەسوڵحاوە بێ بڵێ لەبەر ئەڵڵا منی سڵاحەکەم لە ناو کۆمەڵگایە ئەنجا بە جەمع هێنایەتی خۆ بە تاک نەیهێناوە بڵێ سەیەکون و دەجالون وەکەذا وڵێ دەجالون زۆر زۆرە بن کەذابون درۆزنی زۆر پێیان بن ئێمان لەکوێن خۆ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم نافەرمێن بۆ سەحابەکان خۆیان سەحابە بوون تیانە نەبوو تابعین تیای نەبوو تابعین تیای نەبوو وێمێ سەردەمی ئێمەیەتیایەتی جاوەڵا ئەگەر ئێمە بمانوێ پەروەردەی دروست لەوانە وەرگرین و بێنەوە بە مناڵەکان وەڵا زەهرەکەین بە قورگیان نەزەوت ئاگادار بین بەڕاستی یعنی بچینەوە بە پەروەردەی مناڵە و بە تایبەت بە پەروەردەی کچەکانمانە چونکە ئیسلاحی عائیلەکان و خێزانەکان لەوە دەست پێکا بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاماژە بەوانەدا و فەرمی ئەوانە ئەجریان لەسەرە بەڵام هیچ حەدیثێکمان نییە بڵێ پەروەردەکردنی دوو کوڕەوە ئەجری لەسەر سێ کوڕەوە ئەجری لەسەر بەس بۆ کچەکە هاتووە لەبەرەوەی ئەساسی ماڵەکە ئەوە تۆ کچەکە دوا پەروەردەکە دایک بێ وەستوک نابێ بۆ مێردەکەی تا ئەمە فەرمانی ئەڵڵایە جەل جەلالوه بەوە کە تۆ وا پەروەردەت کرد دایک بێ و بەهەشتیشی بەدەزێنە بەهشت ئەسڵەن ئەچێتە ژێر بەرپێی ئەو وەکو چۆن ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بە گەنجەکە فەرمێ دایکە ماوە فەرمێ بەڵێ ئەمە دەرچم لەگەڵە بۆ جیهاد ئەڵێ دایکە ماوە ئەڵێ بەڵێ ئەڵێ بڕۆ لای پێ بکەوە باش لەوێ ئیلزەم ڕیجلەیها ثەمەة الجەنە بۆیە بەڕاستی تۆ ئەگەر ئەمە نەبێ کۆمەڵێ ئافرەت یعنی ئەمڕۆ خەریکی ڕەقس و سەما و گۆرانی و فیلەر و بۆتۆکس و هەڵقە و فلیم و ئەم بابەتانن بابەت لێو تێک نەچێت بە مەهەن نەوتۆ بەهاش دەژێت پێیەتی ئەمە باوەشی جەهەنەم ئەسڵەن بۆ کەسی بکاتەوە قوڕەکە مەسەری بەڵام ئەوەی کە باس یەکەین دینەکەی هەیە سوکنایە و پەروەردەکە ئەزانێ دایکایەتی ئەزانێ و فامێ ئەمە بەڵێ بڕۆ بەهەش لەبەر پێی ئەوایە لەوێ دانیشە بەهەشتە بەدەسێنی بە گوێڕاڵیکردنی ئەو بەهەش بەدەسێنی وێ بەڕاستی گرنگە ئەمڕۆ بگەڕێنەوە بۆ ئەو پەروەردەی کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین بە تایبەت بۆ کچەکانمان و وەکو قوڕەیش تەماشای کچ نەکەین کە بەداخەوە ئەمڕۆ هەر سۆنەری کردووتی کچم لە سکای تر مێردەکەی لەبەر چاکە لە کاتێکا مێردەکەی زۆر دڵخۆش بێ ئەی پێغەمبەران دایکی کچان بوون ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خۆی دایکی کچان باوکی کچان بوو عەفوەن پێغەمبەران باوکی کچان بوون وا بڵێن ورسول الله صلی الله علیه و سلم بۆ خۆی باوکی کچان بوو یان ئێمە بێ دڵخۆش بین بە هەبوونی کچ کە ئێتە ناو خانەوادەکەمانەوە بەعکسی قوڕیشەوە قوڕیش خەفەت بارە بوون پێی جاهلیەت خەفەت بارە بوون پێی ئەبێ دڵخۆش بین پێیان و ئەبێ ئاگادارمان بین ئاگاداریان بین و ئەبێ خزمەتیشیان کەین واللهی من
خۆم نازانم و پیاوە ژاتۆ بۆ عەمرە لەگەڵ تا نەبووە کچ و باوک کچ و دایک لەگەڵیشتا بۆ کوڕ و باوک کوڕ و دایک ێ وەڵڵاهی ئەو کچانە خزمەتێکی وای باوکی خۆیانیان کردووە سوێن بەخوا کە بەراوم دم کردوون بۆ کوڕانی باوکیانیان لەگەڵا بۆوانە بوو زۆر دیقەتی ئەو شتانە لە شوێنە وە خۆم لە خەستەخانە ماومەتەوە لای نەخۆشی خۆمان ئەوەندەی کچ ماوەتەوە لە لای باوکی و لە لای دایکی و خزمەتی کردو وەڵای ئەوەندە کوڕ نەماوەتەوە ێ باشە ئێستا بۆ ئێمە هەڕقمان لە کچ بێ بۆ کچمان خۆش نەوێ بۆ گرنگی پێنەین بۆ پەروەردەی نەکەین بۆ ئەم زەخیرەیە بۆ دنیا و بۆ قیامەتیشمان قەدری نەزانین جا بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئاگاداری ئەو خاڵە بێت حەزم کرد ئەو چەند کەلیمێتان پێ بڵێم والحمد لله رب العالمين